لە دوای هەفتەیەک بەڵێنی بەرپرسانی هەڵەبجا بۆ چارەسەرکردنی کەمی غازی ماڵان هێشتا کێشەکە چارەسەر نەکراوە و بریکارەکانی غاز و وڵاتیان بە زەحمات بتلێک غازیان دەست دەکەوێت. وڵی خراپتر بۆ چاتر نەبووە چکە من دەزانم جاران هەفتەیە دوو جار هەبوو ئێستا من شەمە غازم بۆ هاتووە دەبتران بۆم بردووە لە دوایەوە بەیانی ئەمڕۆ سێشەمەی غاز نییە دوای یەکشەمە نەبووە دووشەمە سێشەمە وا دەبێ بەیانی هەبێ بەڵام پێ ناچێت بیش بێ چونکە زۆر کات لە دوای کات زیاتر حسەکان کەمترە بێت کە دێ بۆ شار. غاز بووەتە پێداویستێکی ڕۆژانەی خەڵک. هاوڵاتیان دەڵێن ڕۆژانە قەیرانەکان لەسەر هاوڵاتی قوڵتر دەبنەوە. لە ئێستادا نەبوونی غازی ماڵان و گرانبوونی بەنزین و نەوت دۆخی هاوڵاتیانی بەرەو خراپتر بردووە. وڵی قەیرانی غاز کێشەیەکی گەورەیە چونکە خەڵک ڕۆژانە بەکارێنێ ژیانی لەسەر غازە بڵێ ئەگەر غاز نەبێ ئادەی چی بەکاربێنی هیچ بەدیلێکی نییە غاز وانە هیچ بەدیلێکی نییە هەرە بێ غاز بەکاربێنی ئەتر وەڵام قەیرانش زۆر تەسیری کردوتە سەر خەڵک ئەوە تا بەخوا بدوو بتڵم لای ئەو پیاوە داناوە ئەوە هەفتەیەکە ئەوە تا هاتوو مەڵێ نییە. وڵاتە قەیران دوای قەیران کەڵەکەیان کردو هەموو قەیرانەکانیش دەستکردن دەستکردی خۆیانن ئەرە وەڵام بانزین غاز نەوتی سپی لە کەرکووک و ناوچە دابڕاوەکان خۆتان نەزان بەچەنە لێرە تا بەرمیلینەوە بە 180,000 لە بازاری ڕەشایە خوا خەڵک ئەتوانێت ڕازوێتەوە وڵی پرسیشکیاوە گشتی اینجا کابرا تۆ نەتوانین بە ڕووخۆز ئێستاکی و ئاردەکەی چان وای پێکردێ ئاردەکەی گران بووە 30 دینار فەردەی ئاردی بایعی 35 دینار والله ئەمە ئەبێ حکومە و چارەسەری بکە خۆ بە فەقیرەکرێ بە فەقیر چارەسەرەکرێ بەڵامەکو ئیتر ئەوەسانی ئەمە کاسپەکەی هەمێ بەخوا بەیانی هێتە ئێرانە تانی ئێوارە ڕوود و پێش پێیانە. هەڵەبجا هەفتانە پێویستی بە 3 تەنکەر غازەیە بۆ 7,000 ماڵ بەڵام لە ئێستادا تەنیا پێویستی 5,000 ماڵ غاز دابین دەکرێت. بەپێی زانیاریەکان کەمی غاز زیاتر لە مانگێکە بەرۆکی خەڵکی گرتووە و هۆکارەکەشی بۆ نۆژەنکردنەوەی پاڵاوگەی کۆرمۆر دەگەڕێنرێتەوە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.